حزبی دیموکراتی کوردستانی ئێران لە بۆشایی نەبوونی دەسەڵاتی حکومەتی ناوەندی لە شاری مەهاباد لە 15 ئاگۆستی 1945 دامەزرا. کاتێک ئێران لە ئەنجامی شەڕی جیهانی لەلایەن رووسیا و بەریتانیەکانەوە داگیر کرابوو. حزبی دیموکرات لەسەر بنەمای کۆمەڵەی ژێکاف دامەزرا. کۆمەڵەی ژێکاف خاوەن بیرروباوەڕێکی نەتەوەیی ئایدیالی بوو. بەڵام حزبی دیموکرات چاکسازی لە بیرروباوەڕەکانی ئەو کۆمەڵەیەدا کرد و بەپێی واقعی ئەو کات ڕێکی خستەوە. دیموکرات ناسیۆنالیستی بەرچاوتەنگ نییە، ڕێز لە دۆستایەتی نێوان گەران دەگرێت و حورمەتی بۆ مافەکانی هەموو نەتەوەیەکی هەیە. حزبی دیموکرات لە دەرفەتی ڕەخسا و لە هەلومەرجی ئەو کاتێران کەڵکی وەرگرت و کۆماری کوردستانی دامەزراند. بەڵام ئەو ڕەوشە زۆری نەکێشا و سەردەمی زێڕینی حزبی دیموکرات دوای کەمتر لە 1 ساڵ کۆتایی هات. قۆناغی خۆڵەمێشی حزبی دیموکرات لێرەوە دەست پێ دەکات تا کاتێک حکوومەتی پاشایەتی لە ئێران دەڕوخێ. لەم دۆخەنوێدا واتە دوای ڕوخانی حکوومەتی پاشایەتی لە ساڵی 1970 ڕێبەری حزبی دیموکرات بەرەوڕووی هەلومەرجێکی ناوازە دەبێتەوە کە هیچ پلان و پرۆژەیەکی ئامادەکراوی بۆ نییە. حزب دیموکرات لە تاریخی تێکوشانی خۆدا دوو دەرفەتی بۆ خەڵخاون، هەردووچی لە نەکاو بۆ خەڵخاون. هەر ئەوەڵین دەرفەت کە بۆی هەر کە کۆماری کوردستان بوو دیارە کەلچی لێ وەرگیرا و کاریشی گەورە کرا. بەڵام حزبەکە عمری 5 مانگە کە دەرەتانی ئەوەی بۆ پێک دێ حکوومەت پێک بێنێ. نە کادری هەیە، نە بنیەی اقتصادی هەیە، نە بنیەی اجتماعی هەیە. بۆیە حکوومەتێکی ئاوا بێجگە لە هەلومەرج و بڵێن تەوازونی هێزەکان لە منتەقەدا هەل لە نێو خۆیدا ئیمکاناتی خۆراگرتن و دەوامکردنی یەکجار زۆر زایفە. ئەو سەفەرش هەروە بوو. ئێمە ماوەی 30 ساڵ زیاتر بوو لە خەباتی نهێنی و ڕێبەرێکەمان لە دەربەدەریدا دەژیا. لە پاشان لە نەکاو هاتینەوە بێەوەی بتوانین ڕێخستنێکی بەربڵاو پێک بێنین، بتوانین دەگەڵ کۆمەڵانی خەڵک پەیوەندێکی بەربەرین پەیدا بکەین، بە تایبەتی پەیوەندێکی بەربەرینی ڕێکخرا و ڕژیمی پاشایەتیمان بەسەر داڕوخا. حەزب بە ڕێبەری عەبدوڕەحمان قاسملۆ دەتوانێت زوو خۆی ڕێک بخاتەوە و بەشێک لە ڕۆژهەڵاتی کوردستان کۆنتڕۆڵ بکات. بەڵام ئێستا ئیدی وەک سەردەمی کۆماری کوردستان بێڕەقیبیش نییە. ڕێکخراوێکی چەپی کۆمەنیستی بە ناوی کۆمەڵە دامەزراوە کە ئامادەنیە باڵادەستی حزبی دیموکرات بە هەموو شێوەیەک قبول بکات. بەڵام هەردووکیان بۆ بەڕێوەبردنی کوردستان بێپلانن. تەنانەت پلانیان بۆ پێکەوە سازان و پارێزگاریکردن لە ناوچە ئازادکراوەکانیش نییە. بۆیە لە یەکەم هێرشەکانی حکوومەتی ناوەندی بە تایبەت لە شەڕی سنەدا بەرەوڕووی ناکۆکی دەبنەوە. ناکۆکی نێوان ئەم دوو لایەنە کە بەشێکی زۆری پەیوەندی بە بەڕێوەبردنی ناوچەکانی ژێر دەسەڵاتیانەوە هەیە تا ساڵەکانی دواتریش درێژە دەکێشێ. هۆکارێک بۆ زاڵبوونەوەی دەوڵەتی ناوەندی بەسەر کوردستاندا. لە دوای ڕوخانی ڕژیمی شای و دامەزرانی جمهوری ئیسلامی ناوچەیەکی ئازادکراوی بەتاڵ لە هەموو هێزەکانی جمهوری ئیسلامی لە ڕۆژهەڵاتی کوردستاندا پێکات، بڵین پادگانەکان نامێنن، نە دەرفەتێکی واش هەبوو کە هێزە سیاسەکانی کوردستان بتوانن خۆیان ئامادە بکەن بۆهۆی وەکو بڵێن لە باشووری کوردستان لە وەختی خۆیدا ڕوویدا هەڵبژاردنێک وەرە بخەن، پارلەمانێک هەڵبژێرن و ئیدارەیەکی دەوڵەتی وەرە بخەن. ئێستا کە باسەوە دەکەین نابێ بیشارینەوە کە هەرچەندە ڕەنگە ئەوە هۆی سەرەکی نەبێ، بەڵام هەندێک وردە ناکۆچی یان نەبوونی هاوکاری تەواو لە بینی ئەو هێزانەدا کە لە مەیدانی سیاسەتی ڕۆژهەڵاتی کوردستاندا هەبوون، ئەوش حتمەنێکێک بوو لە هۆکارەکان کە پێشی بەوەی گرت بوو بتوانین بەسەر یەکەوە کار بۆ ئیدارەیەکی هاوبەش بکەین. دەوڵەتی ناوەندی کە وردە دەتوانێت پێگەی خۆی لە تاران بەهێز بکات و هێزە نەیار و
دژبەرەکان سەرکۆت بکە هەمان سیاسەت لە کوردستانیش جێبەجێ دەکات. بەڵام شەڕی نێوان عێراق و ئێران دەرفەتێکی باش دەبێت کە حەزبی دیموکراتیش بتوانێت درێژە بەبوونی خۆی لە کوردستاندا بدات. حەزب خۆی لەگەڵ هەلومەرجی نوێدا دەگونجێنێ و دەست بە شەڕی پارتیزانی دەکات. هاوکات پەیوەندیشی لەگەڵ حکوومەتی بەعسی عێراقی درێژە دەدات. پەیڕەویکردن لەو بنەمایە کە دوژمنی دوژمنەکەم دۆستمە. کۆتایی هاتنی شەڕی ئێران و عێراق لە ساڵی 1970دا و مردنی ئایەتوڵا خومەینیش لە ساڵی دواتردا حەزب بەرەوڕووی هەلومەرجێکی تایبەت دەکاتەوە. هەلومەرجێک کە یەکەمین زەبری شوێندانەر لە سەر حەزب بەجێ دێڵێ. ئەویش کوژرانی عەبدوڕەحمان قاسملۆ لە شاری ڤێننا. قاسملۆ تووشی خوێندنەوەی هەڵا بۆ هەلومەرجی نوێ دەبێت کە پێی وایە ئایەتوڵا خومەینی مردووە و ئێرانیش لە ئەنجامی شەڕدا زیانی زۆری بەرکەوتووە. بۆیە ڕەنگە هاشمی ڕەفسنجانی پراگماتیست بیاوێ وڵات لە قەیرانەکان دەرباز بکات. بەڵام ڕەفسنجانی و ڕێبەرانی دیکە ئێران کە هاوینی ساڵی 1970 پاکانە لەگەڵ زیندانیانی سیاسی دەکەن و هەزاران کەسیان لە زیندانەکانی ئێراندا لە سێدارە دەدەن، پرۆژەیەکی دیکەش لە دەرەوەی وڵات بۆ بێهێزکردنی نایاران جێبەجێ دەکەن. حەزبی دیموکراتی کوردستانی ئێران دەڵێ قاسملۆ بووە تا قوربانی ئەم پرۆژەیە. حەزبی دیموکرات باهۆی حزوری لەسەر سنوورەکان و بوونی پێشمەرگە لە ناوخۆی کوردستان لە بەرامبەر ئەم دۆخەدا خۆی ڕادەگرێت. ئەو حیزبە کاتێک بەرەوڕووی کێشەی کاریگەرتر دەبێتەوە کە سادق شەرەفکەندی جێگری قاسملۆ لە وڵاتی ئەڵمانیا تیرۆر دەکرێت. لێرەوەیە کە قۆناغێکی نوێ لە مێژووی دیموکراتدا دەست پێ دەکات. قۆناغی گۆشەگیری و گرتنە پێشی سیاسەتی دیفاعی. ئەم قۆناغە تاوەکو ئێستاش بەردەوامە و بەڕادەی پێویست حەزبی لاواز کردووە. حەزب لە سەرەتای دەیینەوە دیزاینیدا و دوای تیرۆرکردنی سادق شەرەفکەندی لە ژێر گوشار و تۆپبارانەکانی ئێراندا ناوچە شاخەوی و ستراتیژیەکانی قەندیل وردە چۆڵ دەکات. ناوچەیە کە تاوەکو ئێستا بۆ بزوتنەوەکانی سێ بەشی کوردستان ڕۆڵی کاریگەری هەبووە. هەروەها زۆربوونی کوشتنی پێشمەرگەکانی حەزب بە تایبەت لە ناوچەی سلێمانی حەزبی دیموکرات ناچار دەبێ بنکەکانی لە نزیک سلێمانیش کۆبکاتەوە و بە گشتی دەشتی کۆیە و نزیک هەولێر بۆ درێژەدان بە خەبات هەڵبژێرێ. بەم شێوەیە باکردەوە حەزب وردە واز لە ژیانی شاخ و حەماسەی خەباتی چەکداری دێنێ و ڕوو لە ژیانی کەمپنشینی دەکات. قۆناغێک کە قورساییەکەی تاوەکو ئێستاش بە سەر حەزبەوە دیارە. پێشمەرگەکان کە لەگەڵ ژیانی کەمپنشینی و مانەوەی بەردەوام ڕانەهاتبوون بە زووی تووشی ناومێدی دەبن و بەشی زۆریان ڕوو لە وڵاتانی ئەوروپایی دەکەن. ئێمە تەنیا پێشمەرگەمان نەبوو پێشمەرگەی چەکداری سەڵت کە بتوانێت ببێ. ئێمە بەلانی کەمەوە 300 ماڵمان لە قەندیلی بوو. ژن و منداڵ. ژن و منداڵ ناتوانێ بۆ ماوەی دوور و درێژ لەبەر بە خەولی ئیستلاحی مەشهور لەبەر ڕەحمەتی تۆپ و کاتوشا و بۆمبارانێدا ئیدامە بەکاربدا. ئێمە ئیدارەیەک بووین، ئەو ئیدارەیە لەوێ نەدەکرا، مەجبور بووین لەوێ بەجێ بێڵن. لە پاشانیش ئەوە ژوورفێکە خوڵخاندوویەتی ئەجینان کاری سیاسی بەوەی نیە تۆ لە قەندیلی یا لە دەشتەی. کاری سیاسی تەنانەت کاری شۆری گوێڕان و کاری خەبەر چەکدارانە زۆر بەوەوە نەبەستراوەتەوە. شرایطی کەمپنشینی کە نەبێتە باعیسی ئەوەی کە خەباتەکە لە بیر بچێتەوە، خەباتەکە کەمڕەنگ بێتەوە، شعارەکان کەمڕەنگ بنەوە، شعورە سیاسیەکە دابەزێ. وەختێکی جێک لەوانە نایەنەدی و هیچ جێگەوانە ڕوونادەن، خەباتەکە هەر ڕوو لە گەشە دەبێ و لە شرایطی مناسبتردا زیاتر لەوەشکە لەو شرایطی ئێستادا ڕەنگە بێتە بەرچاو سەرکەوتنەکانی بکەوێتە بەرچاوی خەڵک و بەرەو پێشچوونەکانی زیاتر خۆی دەربخە. قۆناغی دوای شەرەفکەندی کێشەی دیکەشی بۆ حەزبی دیموکرات بەدواوە دەبێت. ئەویش دابەشبوونی حەزب بەسەر دوو لایەندایە.
لایەنێک لایەنگری لەگەڵ تێکەڵبوونەوەی باڵێکی جیابەوە لە حەزبی دیموکرات دەکات کە لەلایەن حەسان ڕەستگار و جەلیل گادانیەوە ڕێبەری دەکران. لایەنگرانی ئەم شێوە بیرکردنەوەیە با ڕێبەری عەبدوڵڵا حەسەن زادە لە کۆنگری دەیەمی حەزبدا زۆرینە بەدەستدەێن و دەتوانن حەزب لە ساڵی 1990دا بخەنەوە سەریەک. ئەمە سەرکەوتنی باڵی زۆرینە بوو لە حەزبدا. بەڵام ناکۆکیە ناوخۆیەکانی حەزب و هاوکات ژیانی کەبنشینی و دوورکەوتنەوە لە سنوورەکان و درێژە کێشانی ئەم کێشانە و درێژبوونەوەی خەبات و دواتریش جیابوونەوە حەزبی تەواو لاواز کرد. حەزبی دیموکراتی کوردستانی ئێران ڕێبەرایەتی شۆڕژگەر بەهاری ساڵی 1970 و لە سەردەمی سکرتێری دکتۆر قاسملۆدا جیابوونەوە. جیابوونەوەکانی نێو حەزبی دیموکراتی کوردستانی ئێران دیاردەیەکی نامۆ نییە. هەموو لە بوونێک ناتوانانی بە شتێکی باش دانیشتێکی خراپە، بەڵام ئەویش هەروایە، ئەویش نابێ ناومێد مامکە، نابێ سەرزانشیش بکەین لەگەڵەوەی خۆش نێبێ بێ باش نێبێ بێ، بەڵام ئەویش نەتایبەتی حەزبی دیموکراتە، نەتایبەتی حیزبە کوردیەکانە، نەتایبەتی حیزبەکانی ئێرەیە. حەزبی دیموکراتی کوردستانی ئێران ساڵی 1970 پاش کۆنگری چوارەمیش جیابوونەوەی تێکەوت بوو. ئەوان لەلایەن 7 کەس لە ئەندامانی ڕێبەری حزبەکەوە ڕێبەری دەکران و ناوی حزبی دیموکراتی کوردستانی ئێران پێڕەوانی کۆنگرەی چواریان لە سەرخۆیان دانا. حزبی دیموکراتی کوردستانی ئێران دەڵێ ئەوان لەژێر کارێگەری حزبی تودەدا بوون. حزبی تودە سەردەمانێک گەورەترین حزبی چەپی ئێران بوو کە لەژێر کاریگەری یەکێتی سۆڤیەتی پێشودا بوو. دوایین جیابوونەوە دوایین ڕۆژەکانی ساڵی 2006 ڕوویدا. 3 ساڵ بەر لە جیابوونەوە باڵی کەمینی حزب بە سەرپەرشتی مستەفا هێجری لە کۆنگری 13هەمی حزبدا توانی بووی زۆرایەتی ڕێبەری بەدەستەوە بگرێ و عەبدوڵڵا حەسەن زادە دوای 3 خول سکرتێری حزب لە دەسەڵات بخات. قۆڵی مستەفا هێجری کە دوای نزیک بە 10 ساڵ دیسان زۆرینەی بەدەستەوە بوو بە دروشمی نوێگەرایی و وەگەرخستنەوەی حزب دەسەڵاتی بەدەستەوە گرت. حیزبایەتی وەکاری حیزب وەکو بەرێ نەماوە، وەکو ڕابردوو نەماوە، بە جۆرەی ئەو ئاڵوگۆڕانەی کە لە دنیادا لە ناوچەدا هاتووتە پێشێ کاری حیزبایەتیش ئاڵوگۆڕی بەسەردا هاتووە، نەک هەر بۆ حیزبی دیموکرات بەڵکو بۆ هەموو حیزبەکانی دیکە. شێوەی خەبات، شێوەی بەشداری خەڵک لە حیزبەکاندا ئاڵوگۆڕی بەسەر هاتووە بە لە چاو 20 ساڵەوە پێش 25 ساڵەوە پێش. ئەگەر ئەو ئاڵوگۆڕانە لە بەرچاو بگرین دەتوانم ئێستاش بە ئیتمینانەوە پێتان بڵام کە حیزبی دیموکرات لە کوردستانی ئێراندا یەکەم حیزبە و جێگە و پێگەی خۆی لە سەتحی نێونەتەوەییدا زۆر بەرز ڕاگرتووە، لە سەتحی ناوچەشدا پەیوەندێکی زۆر بربڵاو و وەسیع و دۆستانەی هەیە لەگەڵ زۆربەی زۆری ڕێکخراوەکانی کوردی هەموو بەشەکانی کوردستان. ڕخنی ئەوان ئەوە بوو کە حەزب ناتوانێت بە شێوازی 3-4 دەیە پێشتر بەڕێوە بچێت، بۆیە دەبێ حەزب نوێ بکرێتەوە و بگەڕێنرێتەوە بۆ ساڵە زێڕینەکانی خۆی. دروشمێک کە پلانێکی ڕوون و دیاریکراوی لە پشت نەبوو، ئەگەریش هەبوو هێز و توانایی ئەوتۆ بۆ جێبەجێکردنی لە بەردەستان نەبوو. بۆیە ئەم دروشمە تەنیا لە چوارچەوەی هەندێ پرۆژەی نیوە سەرکەوتوودا قەتیسمایەوە، وەک دانانی کەناڵێکی تەلەڤیزیۆنی، دامەزراندنی کۆنگرەی نەتەوەکانی ئێرانی فێدراڵ، گۆڕینی دروشمی حەزبی دیموکرات لە خودموختاریەوە بۆ فێدرالیزم و پەسەندکردنی ئاڵایی کوردستان. زۆر لە بەرنامەکانی بەرەو پێش برد، تەبیعەتەنیش ڕەنگە بڵین هەموو ئەو شتانە نەبوو بن یا لە قەدەر ئەو چاوەڕوانێ نەبوو بێ کە دەکرا ئەگەر هەلوو مەرجی لە باری هەبایە بەو جوورە باە کە دەبوو ببێ. بەڵام لەسەر یەک لە دوای کۆنگرەی 13 ئەو بەرنامەی کە کۆنگرەی 13 دای نابوو باش چۆ پێشێ و دەکرێ بڵین لە نیسبەتەن باشیش بڕێک باشتر بوو. ئەوەش کە دەمێنێتەوە سەر ئەوەی کە قەزاوەتەکە زۆرتر بەو کەسانەیە کە ئەو
هەنگاوانی هەڵگیراون دەبینێ و لە هەر حزبێکی سیاسیشدا هیچ پێشڕەفتێک هەموو ئەوەندەنێک کە دەکەوێتە بەرچاوان. هەموو ئەو کەسانەی کە کۆنگرە بە مەشرۆ دەزانن بەستی خۆیان بەرز کرد. دوای کۆنگرە ئەم حزبە نەیتوانی خۆی لەگەڵ دۆخی نوێدا بگونجێنێ، بۆیە توخمەکانی سێهەمین جیابوونەوە لە ماوەی 3 دەیەی تەمەنی حزبی دیموکراتدا چێنرا. زۆرینە نەیتوانی کەمینە ئیقناع بکات. کەمینەش کە دوای 10 ساڵ خۆی لا بێدەسەڵاتیدا دەبینیەوە بە ئاسانی حازر بە ملدان بۆ زۆرینە نەبوو. عەبدوڵڵا حەسەنزادە باڵی زۆرینەی بە پێشێلکردنی بنەما دیموکراتیەکانی حەزب تۆمەتبار دەکرد. ئەو هەر لە کۆنگرەوە ناڕەزایەتی بە دژی سیاسەتی زۆرینەی نوێ نیشاندا و بەوە تۆمەتباریکردن کە دەیانهەوێ حەزب لە دەستی خۆیاندا قۆرغ بکەن و لایەنی بەرامبەری خۆیان بە یەکجاری لە مەیدان وەدەرنێن. باڵی زۆرینەش کەمینەی بە پابەند نەبوون بە یاسا و بنەما دیموکراتیەکان تۆمەتبار دەکرد کە تەنیا کاتێک باوەڕیان بە دیموکراسی و دەنگی زۆرینە هەیە کە خۆیان لە دەسەڵاتدا بن. بەڵام ناکۆکی نێوان هەردوو قۆڵ شتێکی تازە نەبوو، بەڵکو مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ ساڵەکانی دوای تیرۆری سعید شەرەفکەندی کە مستەفا هێجری سکرتێری حزب بوو. بەڵام لە کۆنگرەی دەیەمدا عەبدوڵڵا حەسەنزادە توانی جێگای بگرێتەوە. جیابوونەوەی ساڵی 2006 کۆتایی با کێشەکانی ئەو حزبە نەیەنا، بەڵکو دوای ئەوە کێشەکان زیاتریش بوون و وەزەی حزب ئێستا ئیدی سەرفی ڕکابەری لە نێوان دوو باڵدا دەبوو. ئەگەر بەر لە جیابوونەوە کێشەکان ناوخۆی بوون، ئێستا ئیدی لە سەر ڕێخستنە نهێنی و ئاشکراکان و ڕاگەیاندن و باری دارایی و دیبلۆماسی و پەیوەندیەکانیش کاریگەری هەبوو. باڵی جیابەوە دروشمی نوێبوونەوە و گرتنە پێشی ڕوانینێکی ڕوتینەتەوەیی بەرز کردەوە و لایەنی دیکەی بە ئێرانچێتی تۆمەتبار کرد. بەڵام لە کردەوەدا هیچ گۆڕانێک لەم باڵەدا دیار نییە و هەموو شتەکان دیسان درێژە کێشانەوەی سیاست و ڕوانگەکانی حزبی دیموکراتی کوردستانی ئێران. حزبی دیموکراتی کوردستان بۆ ئەوەی ڕەوایەتی بەخۆی بدا ناوی حزبی دیموکراتی کوردستانی لەسەر خۆی دانا. جیابوونەوەی بەلەتبوون بە ئەژمار هێنا و خۆی وەک میراتگر و قەرزداری کۆماری کوردستان پێناسە کرد. حزبی دیموکراتی کوردستانی ئێرانیش بەشێک لە وزەی خۆی بۆ قەنەعەتپێنان بە ڕایگشتی و لایەن و ڕێکخراوەکانی دیکەوە گەڕخست تا بیسەلمێنێ لایەنی ئەسڵی و حزبی دایک ئەمان و حزبی دیموکراتی کوردستان خاوەن ڕەوایەتی نین. گەرچی ئەوان دەڵێن ڕەوایەتی لە هیچ لایەک وەرناگرن، بەڵام بە ڕەسمی ناسینی لەلایەن حزبی دیموکراتی کوردستانی ئێرانەوە گرنگی تایبەتی هەیە. ئەم جیابوونەوەیە کە لە سەردەمێکی دژواری ژیانی حزبدا ڕوویدا تا ڕادەیەکی زۆر حزبی لاواستریش کرد. لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا نێوان دوو لایەنی دیموکرات گۆڕانی زۆری بەسەرا هاتووە و پەیوەندیەکانیان ئاسایی بووەتەوە. حزبی دیموکرات بەشێکی گەورە لە هێز و توانایی خۆی لەدەستداوە، بۆیە ئێستا لە دنیای سیاسەتدا کەوتووەتە پەراوێزەوە و کەمتر لە هاوکێشەکاندا لە بەرچاو دەگیرێت، تەنانەت لە گۆڕەپانی سیاسی کوردستانیشدا. کۆنگرەی نەتەوەیی ڕەنگە نوێترین نمونەی ئەم پرسە بێت کە حزبی دیموکرات ڕۆڵ و پێگەیەکی ئەو تۆی نییە. ئەوەم قبول نییە کە حزبی دیموکراتی کوردستانی ئێران لە ئەرزش و ئەهمیەتی کەم بۆتەوەیە ئەو قەدر و قیمەت و ئەو وەزنەی هەی بۆ دابەزیوە شتیوان نییە. بەڵام ئەوەی ئەتۆ ئیشارەی پێدەکەی دووشتە. یەکەم ئەوە کە ڕەنگە ئەگەر بڵێن حزبی دیموکراتی کوردستانی ئێران ئەو موقعیەتی نەماوە زۆرتر قەزاوەتەکە لەسەر شێوەیەکی خەبات بێت کە ئەگەر ئەو شێوە خەباتە نەبوو کەوابوو خەبات نییە کەوابوو قەدر و قیمەتکردن ئەوان نییە. ئەتۆ لەو دەمێوە تەمەشاکەی حزبی دیموکرات لە مەحافلی بین المللیدا لە نەهاتایی بین المللیدا لە جامعەی جەهانیدا لە ڕەوابیتی دەگەڵ وڵاتان و ئەحزابی دیکەدا دەهێندە لەوە کە ئەو وەختە تۆ پێ دوا بوو کە لە بەرخاتری شێوە خەباتێک موقعیەتێکی هەیە ئەلان زیاتر بوو. لەگەڵ هەموو ئەوانەدا حزبی دیموکرات بە شێوەیەکی نەریتی ڕێگی لە کۆمەڵگەی کوردستاندا داکوتاوە. حزبی دیموکرات لە سەردەمی زیێڕینی خۆیدا هەزاران پێشمەرگەی لە قوڵایی کوردستاندا هەبوو کە سەرئێشەی جددی بۆ حکومەتی ناوەندی دروست کردبوو. دەستکەوتی هەرە گرنگی
حزبی دموکرات و هەر حزبێکی سیاسی کە جارە نەگەیوەتە دەسەڵات بەرزڕاگرتنی ئاڵایی تێکۆشانەکەیە، بەرزڕاگرتنی ڕوحی مقاومەت و ئیرادەی خەباتگێرانەیە و بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەگە تەماشا ئێرانە بکەین ئەو ڕوحی بەرەنگاری و مقاومەتە یەکجاری داد بەرچاوە. حزبی دیموکرات تاوەکو ئێستاش گەورەترین پێگەی کۆمەڵایەتی و جەماوەری لە ڕۆژهەڵاتی کوردستاندا هەیە. قورسایی ئەم پێگەیە بەڕادەیەکە کە تاوەکو ئێستا هیچ هێزێک نەیتوانیوە لە بەرامبەریدا سەر هەڵبدات. هێزێک کە هەڵقڵاوی ناخی کۆمەڵگەی کوردی ڕۆژهەڵات و بە گوێرەی پێویستیەکانی ئەو بەشەی کوردستان بێت. چ شتێک بۆ تەبعیسەوەی کە حزبی دموکرات ئەو پێگەی هەبێ؟ ئەوەڵە نەو حیزبە خاوەنی مێژوویەکی دوور و درێژە لە خەبات و تێکۆشان. ئەو حیزبە حیزبێکە کە بۆ یەکەم جار لە نێو کووردا حزبێکی کە حزبی دموکراتی کوردستانە لەسەر ئەساسێکی مۆدێرن و پێشکەوتوو دامەزراندووە، بەرنامەیەکی ڕوونی سیاسی و پێشکەوتوانەی هەبووە و ئەو خەڵکە کۆماری کوردستانی کە بەرهەمی تێکۆشانی ئەو حیزبەی بۆ دیوە و ئەوە وەک شتێکی مێژوویی لە لاپەڕەکانی ئەو مێژوێدا بۆ نەسلەکانی دواتریش هەر بەجێماوە. جگەلەوەی خەبات و بەردەوامی حزبی دموکراتی کوردستان ئێران لە تێکۆشان بۆ گەیشتن بە ئازادی، بۆ گەیشتن بە مافینەتەوایەتی، بۆ گەیشتن بە عەداڵەت و دادپەروەری، بۆ گەیشتن بە بەرابەری حقوقی ژن و پیا و لە بنەماڵەدا لە کۆمەڵدا خەڵک هەموو ئەو سیاسەتانەی دیوە. زۆربەی زۆری ئەندامانی حزبی دموکرات لە نێو خۆی وڵاتە، خەڵکەکەی حزبی دموکرات لە نێو خۆی وڵاتە. جا ئەگەر وایە حزبی دموکرات نفوزی خۆی ماوە، نفوزی جەماوەری خۆی ماوە، ڕابردووی خۆی ماوە، بەڵام گەورەترین ئیمتحان بۆ حزبێکی سیاسی ئینتخابات و هەڵبژاردنە. ڕەنگە من ئەو ئیدعایە بۆ حزبەکەی خۆم کەم بڵم حزبی دموکراتی کوردستان زۆربەی خەڵکی کوردستانی ئێرانی لەگەڵدایە، بەڵام کەنجە سابت دەبێت کە ئینتخاباتێک لە کوردستانی ئێران کرا ئەو وەختی دەردەچێت. حزبی دیموکرات لە ساڵانی ڕابردوودا توانی ئەم پێگەی خۆی بە شێوازی جۆرا و جۆر نیشان بدات. ڕاگەاندنی مانگرتن بەداخستنی دوکان و بازاڕەکان لە بەشێک لە شارەکانی کوردستان و ڕێخستنی زنجیرە خۆپیشاندانەکانی ساڵی 2005 بە نیشانی ناڕازایەتی لە کوژانی شوانەی سەید قادر لە مەهاباد. ئەگەر ئێمە دەستکەوت تەنیا لە یەک شتدا ببینین دەکرێ بڵێن هیچ حزب و سازمانێکی ئۆپۆزیسیۆن ئێرانی هیچ دەستکەوتی نەبوو. ئەگەر ئەو شتێک کە تێیدا دەبینین ئەوە بێ کە بە ئامانج گەیشت بێ، خۆ بە ئامانج نەگەیشتون. ئەمما ئەگەر سەرکەوتن ئەوە بێ کە حزبێک ئیرادەی نەشکێ، کە حزبێک لەسەر پێی خۆی ڕاوەستێ، لەگەڵ هەموو شەڕایەتی سەخت مان و مەوجودیەتی خۆی بپارێزێ، لە مەحافلی بینالمەلیدا جێی خۆی بکاتەوە، قسەی خۆی بکا، لە نێو خەڵکی خۆیدا نفوز و ئێعتیباری خۆی بپارێزێ، بە سیاسەتی سربەخۆ و بە سیاسەتێکی واقع بینانە و بە بەڕێوەبەرایەتێکی جەمعی بتوانێ ئەو خەباتە درێژە بدا، ئەوە بخۆی سەرکەوتنە. گوتاری نەتەوەی ڕۆژهەڵاتی کوردستان تاوەکو ئێستاش حزبی دیموکرات دیاری دەکات. تەنانەت ڕەوتە ریفۆرمیستیەکانی ڕۆژهەڵاتی کوردستانیش بە جۆرێک هەڵگری گوتاری حزبی دیموکراتن. ڕەنگە هەر بۆیەشە کۆماری ئیسلامی ئێران هەستیاری تایبەتی بەنسبەت حزبی دیموکراتەوە